ئەو پیاوەی نیو سەدەیە دەوڵەتی تورک نەیتوانی چۆکی پێدا بدات. چیرۆکی ئەو سیاسەتمەدارەی کە سێ جار لە پۆستەکەی دوورخراوەتەوە و هێشتا لەسەر پێ وەستاوە. ئەحمەد تورک یەکێک لە کەسایەتیە هەرە دیار و کاریگەرەکانی باکووری کوردستان و سێ خولا لەسەر یەک بە سەرۆکی شارەوانی گەورە شاری مێردین هەڵدەبژێردرێت و خول بە خولیش ڕێژەی دەنگەکانی بە زۆرێک زیاد دەکات. هەوی لە چاوی ئاکپارتی دەسەڵاتدار زڕاندووە کە پێشتر شارەوانی مێردین بەدەستی ئەو بوو. ئەو کە دوا هاوسەرۆکی گشتی پارتی کۆمەڵگای دیموکرات دەتەپە بوو کە لە 11 کانونی دووەمی 2009 داخرا لە هەر یەک لە خولەکانی 15 و 16 و 18 و 19 و 23 و 24 بە پەرلەمانتار هەڵبژێردراوە. حاڵی سەرنجڕاکێشی ئەحمەد تورک ئەوەیە هەر کاتێک خۆی بۆ پۆستێک کاندید کردبێت نەک هەر دەنگەکانی کەمی نەکردووە بەڵکو بەردەوام ڕێژەی دەنگەکانی لە هەڵکشاندا بووە. لە حاڵەتێکدا هەڵبژاردننی شارەوانیەکان لە 2009 ئاک پارتی توانی بە بەدەستهێنانی لە 145 دەنگەکان شارەوانی مێردین بباتەوە کە 10 تەپە لە 136 دەنگەکانی لەوێ بەدەستهێنا بوو. بەڵام لەو کاتەی ئەحمەد تورک بۆ سەرۆکایەتی شارەوانی مێردین کاندید کرا لە ساڵی 2014 تاوەکو ئێستا ئاک پارتی نەیتوانی جارێکی دیکە و شارەوانیە بەدەست بهێنێتەوە و لە داخی ئەوەش لەو کاتەوە بەردەوام ئەحمەد تورک لە کارەکەی دوور دەخاتەوە و قەیومی لە جێیدا دەبێت. لە دوایمین هەڵبژاردننی شارەوانیەکانیش لە مێردین کە لە دواهەمین ڕۆژی مانگی ئاداری ئەم ساڵدا بەڕێوەچوو دەنگەکانی ئەحمەد تورک گەیشتە لە 157 و ڕێژەی دەنگەکانی ئاک پارتیش بۆ لە 127.7 کەم بۆ. بەردەوام بەرزبوونەوەی ڕێژەی دەنگەکانی ئەحمەد تورک بە جۆرێک ئاک پارتی ئازار داوە هەرجارە و بە پاساوێک کە وەک ئەوەی چاودێرانی سیاسی و یاساناسان ئاماژەی پێدەدەن کە هیچ بنەمایەکی نییە لە کار دووری دەخەنەوە و قەیوم لە جێیدا دەبێت.